کاریگەری سپیکردنەوەی پارە لەسەر ئابووری وڵات پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەندازیار عەلی جەبار شارەزای بەڕێوەبردنی قەیرانە ئابوووریەکان. بەڕێز ئەندازیار ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. سەرەتا پێم خۆشە پێناسەیەکی کورتی سپیکردنەوەی پارەم بۆ بکەیت، دوایە چینە سەر کاریگەری خراپەکانی و تاوانە گەورە نێودەوڵەتیە. سپیکردنەوەی پارە یەکێکە لە گەورەترین تاوانە ڕێکخراوەکانی جیهان و لە هەموو دنیاشدا ئەم دیاردەیە هەیە. بریتیە لە گۆڕینی ئاراستەی پارە دزراوەکان کە دەکرێت لە سامانی گشتیەوە واتە پارەی دەوڵەت و گەندەڵیەوە دزرایە و ئەو پارەیە ئاراستە دەکرێت بۆ شێوازێکی یاسایی بۆ ئەوەی بخرێتە نێو بازار و پرۆسەی کارپێکردنەوە بە تەواوی جیازەکانی. ئەمە بە شێوەیەکی نیمچە فەرمی دەبێت و دوور دەخرێتەوە لە تەواوی گومانەکان. ئەمە یەکێکە لە مەترسیدارترین ئەو دیاردانەی کە ڕێکخرا و وڵاتان هەوڵ دەدەن ڕووبەڕووی ببنەوە و خۆت سپیکردنەوەی پارە لەسەر ئاستی جیهانیش بانکی فیدرالی و بانکی نێودەوڵەتی و گەنجینەی ئەمریکا هەمویان هەوڵی ڕووبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە دەدەن بڕی ئەو پارەیە کە لە جیهاندا سپی دەکرێتەوە بەوە مەزەندە دەکرێت کە نزیکەی سەدا سێی پارەی گشتی جیهانەکە دەگاتە 105 تریلیۆن دۆلاری ساڵانە. ئەمە بە واتایە دێت کە ئێمە مامەڵە لەگەڵ بودجەیەکی زەبەلاحی جیهانی دەکەین لە سپیکردنەوەی پارە لە تەواوی جیهاندا. زۆرترین ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری عێراقن و ئەم دیاردەیەیان تێدایە خۆت بە دەواازەی سپیکردنەوەی پارە دادەنرێن. بەداخەوە هەندێکیان بانکی لوبنانین کە هەندێک راپۆرتی نێودەوڵەتی و ئاماژە بەوە دەکەن کە ئەو پارەی کە لەم بانکانەوە دزەی پێ دەکرێت بۆ نێو عێراق و بۆ دەرەوەی عێراق نزیەکەی 175 کۆی گشتی پارەی ناوچەکەی. فاکتەرە یارمەتیدەرەکانی فراوانبوونی سپیکردنەوەی پارە چییە؟ چی واکات ڕێگە خۆشکەر بێ لە بەردەمیە؟ ئەگەر سەبارەت بە کاریگەریە ئابوووریەکان قسە بکەین بە تایبەتی لە عێراقدا وەکو ئامراز و کارتێکەرەکان، یەکێک لە مەترسیدارترین شتەکان ئەوەیە کە دراوی نەختی دۆلار لە عێراقەوە دەچێتە وڵاتانی دەرەوە. تا ئەم پارەیە لە گەنجینە و سامانی عێراقیەوە لە ڕێگەی گرێبەستی گەندەڵیەوە دەچنە دەرەوە و بەمە عێراق ناتوانێت سوودی لێ ببینێت بۆ بنێدانی ئابوووریەکی ساغڵەمی خۆی. دیوێکی دیکە ئەوەیە کە لە عێراق ڕوویدا بە تایبەتی و بە دیاریکراویش لە بواری کەرتی خانوبەرە کە سپیکردنەوەی پارە هەندێک جار لەم وەتە لە عێراق ئەمە چی دەکەن؟ هەوڵ دەدەن کە خانوبەرە بکڕن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە پارەکانیان سپی بکەنەوە. ئەمە یەکێک بوو لەو کێشە گەورانەی کە بنمیتی نرخی خانوبەرەی لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بەرز کردەوە و ئەمە دزەی کردوتە خوڵایی ئەم پرۆسەیە و ئەم کەرتە و تەنانەت ژمارەی پێوانەی لە عێراق تۆمار کراوە لەم بوارەوە. ئەمە واتای ئەوەیە کە کێشەی گەورەتری ئابووریش لە نێو عێراقدا دروست بوو بە تایبەتی لە بازاری نێوخۆ. جگە لەوەش سوود نەبینین لەو پارەیە کە ڕاستەخۆ لە نێو عێراقدان دەبێتە هۆی پەککەوتنی زم و زۆری ئابووری. ئەو ژینگە لەبارەی لە عێراقەیە چی وای کردووە دروست بێت بۆ سپیکردنەوەی پارە؟ یەکێک لەو کارتێکەرانەی کە هۆکارن بۆی ئەم ژینگەیە لە عێراق دروست بێت یاخود لەبار بێت بۆ ئەم بابەتە ئەوەیە کە ڕێژەی گەندەڵی لە نێوان دامەزراوەکانی دەوڵەتی عێراقی لە ئاستێکی بەرزدایە. ئەمە گەورەترین کێشەیەک عێراق لە بەردەمیدا واتە کەسێک کە پارەی خەڵک و سامانی گشتی دەزێت بەشێکە لە دەوڵەت و لە دام و دەستگا فەرمیەکانە. ئەمە زۆرێک لە ڕووپۆشی سیاسی و فەرمی هەیە بۆ دزینی ئەو پارەیە بە بڕێکی زۆر و گەورە. یەکێک لە گەورەترین دام و دەستگاکان کە ئێمە لە ساڵی 2022 ئەوەی سەلماندووە و راپۆرتی کردووە ئەو پارەیە لە عێراق سپی کراوەتەوە بڕێکەی 210 میلیارد دۆلاری تێپەڕاندووە. ئەمە ژمارەیەکی زۆر مەترسیدارە بەڕاستی و پێشتریش لە جیهاندا گەورەترین دزی و گەورەترین سپیکردنەوە لە مێژووی نوێی جیهاندا ئەم دیاردەیە بوو. ئەمە تۆمار کراوە کەواتە ئەمە یەکێکە لە ئامراز و کارتێکەرەکان کە ژینگەیەکی لەباریان بۆ ئەم پرۆسەیە دروست کردەوە. وایان کردووە سپیکردنەوەی پارە لە عێراق سەرکەوتوو بێ و
ڕێڕۆیەکی یاساوی فەرمی وەربگرێت و جموزۆڵی سپیکردنەوەی پارە بەرەو پێشەوە بچێت و ژینگەکەی لەبارتر بێت. بەڵێ بەڕێز ئەندازیار وەکو باسی کرد لە جیهاندا ڕێژەکە دیارە چەندە لە سپیکردنەوەی پارە لە عێراقدا دیارە بڕی سپیکردنەوە چەندێکە ئەوەی کە سپیەکرێتەوە چەندێکە. وەکو ئاماژەم پێ کرد لە عێراقدا پشت پێ بەستووترین راپۆرت کە دەتوانین ئەم زانیاریانەی لێوە وەربگرین راپۆرتی ئاژانسی ئێنتای مەنیلاندەریە کە ئەیML ئەمە سەربەیەکێتی ئەوروپایە. ئەمە ئەم چاودێری بارودۆخی عێراق و وڵاتانیان دەکرد بە گشتیەوە پێودانگێکیان دانابوو بۆ ئەو پارانەی کە دزراون و بردراونەتە دەرەوە سپیکراونەتەوە و لە ساڵی 2022 ئەو بڕێکە دیاریان کرد بوو 210 ملیار دلار بوو کە لە عێراق ئەم پارێ دزراوە سپیکراوەتەوە یەکێک لەو ئاژانسانەی کە پێی دەگوترێت ڕێکخراوی تاوانی نێودەوڵەتی یاخود ئاماژەی تاوان نێودەوڵەتی تایبەتە بە تاوانە ڕێکخراوەکان لە نێوشیاندا با بڵێن سپیکردنەوەی پارە عێراق لە پلەی هەشتەمی ئەو وڵاتانە دێت کە زۆرترین سپیکردنەوەی پارەیان تێدایە و لەسەر ئاستی وڵاتانی ئاسیا پلەی چارەمی گرتووە و لەسەر ئاستی وڵاتانی با بڵێن ڕۆژئاوای ئاسیاش پلەی یەکەمی گرتووە واتە عێراق لە ئاستێکی بەرزدایە لەم بوارەدا و بە گوێرەی با بڵێن ئاژانسی سپیکردنەوەی پارە ئەو پارەی کە لە عێراق سپیکراوەتەوە 210 ملیارە ئەمە ژمارەیەکی کەڵەکەبووی زۆر گەورەیەوە تاکو ئێستاش راپۆرتی وردمان نییە لەسەر ئەوەی ڕێژەکە بەدیاریکراوی چەندە بەڵام ڕێژەکان دیارن کاتێک ئێمە بەراوردی با بڵێن ئەو پارەی دەکەین کە هەیە لە گەشەسەنی ئابووری و ئاستی خزمەتگوزاری عێراق. بەڵێ بەڕێز ئەندازیار لەبارەی سیستمی بانکی و سیستمی دیجیتاڵی بانکی ئەگەر بپرسی خۆ لە جیهانیشان سیستمی ئێستا پێشکەوتووە ئەمە ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم سپیکردنەوەی پارە؟ هەموو لایەک ئەوە دەزان کە لە 2 ساڵی ڕابردوودا چاودێریەکی تند هەبوو لەسەر ئەم بوارە و سزاشمان بینی سزاکان تونتریش بوون بە تایبەتی لەلایەن گەنجینەی ئەمریکا و بانکی فیدراڵی بۆ سەر بانکە عێراقیەکان و ئەو بانکانەی کە سزا دراون زیاتر لە 19 بانک بوون و پرۆسەی چاودێری یاخود وەرچەرخانی چاودێری کە تەنیا لە بانکی ناوەندی عێراقیەوە بێت گۆڕدرا بۆ ئەوەی کە بانکی نێوەندگیریش بێنن ئەو پرۆسەیە بۆ تایبەتی ئەو بانکانی لە سنگاپورە و ئوردن و وڵاتانی دیکەن ئەمانە چاودێری حواڵەی دارایی عێراق دەکەن و ئەمە بووە هۆکاری ئەوەی کە سیستمی بانکی عێراق وا دەربکەوێت کە سیستمێکی شکست خواردووە و ناتوانێت چاودێری ئەم شتە بکات و ئەوەشی لە عێراق بەخود ئەوەی لێستاندەوە کە عێراق بتوانێت چاودێرێکی دروستی ئەم پرۆسەیە بکات لە ئەنجامیشدا چاودێرێکە ئەوەندەی دیکە تند بۆتەوە و تاکو ئێستاش بەردەوامە. بەڵێ بەڕێز ئەندازیار عەلی جەبار شارەزای بەڕێوەبردنی قەیرانە ئابووریەکان لە میشیگن و لەگەڵماندا بووی زۆر سپاس.